حکوومەتی عێراق بۆ یاگەداری دۆخێرم بێت کامێرای چاودێری دادەنێت. نزیکەی 250,000 کەس لە عێراق دوو موچیان هەیە. 140 پاکەتی قاوەی دابەزاندنی کێش دەستی بەسەرداگیرە. لاتیوار نیوزە سلااوان لەبێت هودا عوسمانم سێ هەواڵتان پێشکەش دەکەم. بۆ چاودێری جوڵەی بازرگانی وەزارەتی ناوخۆی عێراق بڕیاری داوە بە درێژایی 265 کیلومتر کامێرای چاودێری لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان جێگیر بکات. ئەمیتە هەورامان محەممەد حسێن لە پرسراوی بەشی پەیوەندیەکانی لیوای 21 پاسەوانی سنوور بادەنگی ئەمریکای وتووە ئەو کامێرایانە بۆ چاودێریکردنی ئاڵوگۆری بازرگانی و هاتن و چوونی و کەسانەیە کە لە سنوورەکانەوە دێن و دەچن. چەند تیمێکی سپۆر لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان دەتوانن وێرەکان ببینن. ئاماژەی بەوەشداوە بە درێژای 265 کیلومتر کامێراکان دانراون و وێنە و ڤیدۆش تۆمار دەکەن و حرارین. ڕۆڵێکی باشیان لە کەمکردنەوەی قاچاق دەبێت ئاگادارنی نایە وەزارەتی ناوخۆی هەرێم ئاگاداری ئەم هەنگاوەیە یاخودنا. لای خۆی و مەریوان کەریم لە پرسراوی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی مەرزی نێودەوڵەتی باشماق لەو بارەیە وتوێتی تاوکو ئێستا هیچ کامێرایەکی چاودێری عێراق لە ناو مەرزەکە دانەنراوە و هیچ لایەنێکیش بە ڕسمی ئاگاداریان نەکردوونەتەوە کە کامێرا دادەنرێت. جەمال کۆچەر پەرلەمانتاری عێراق ڕایگەیاند زیاتر لە 4,074,000 فەرمانبەری فەرمی لە عێراقدا هەن و دەوام دەکەن. بەڵام بەگشتی ئێستا نزیکەی 9 ملیۆن موچەخۆر لە عێراق هەن. دەشڵێت 250,000 فەرمانبەر لە عێراق زیاتر لە 2 موچە وەردەگرن. تەنانەت دەگات تا 6 موچەش. تیمەکانی چاودێری تەندروستی و سەلامەتی خۆراک لاولێر ڕایانگەیان لە ئەنجامی پشکنین و بەدواداچوونی لیژنە تایبەتمەندەکان توانرا دەست بەسەر زیاتر لە 140 پاکەت قاوەی کێشدا بەزاندندا بگیرێت کە لە ڕێگای سوشیال میدیاوە ڕیکلامی بۆ دەکرا. ئەو کاداماژەی بەوەشداوە و شوێنانێم قاوانیان دەفرۆش هیچ ڕێگە پێدانێکی ڕسمی وەزارەتی تەندروستیان نەبووە. هەر بۆیە خاوەنی شوێنەکە سزا دەترێت و ڕێکاری یاساییان بەرامبەر دەگیرێتە بەر. سێواڵم پێشکەشکردن کاتێکی خۆش.